رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا سلاوتان لبه لهر کوی بسری رادیوی دنگی گلن برمتی او کارانم حوالکانی همراه شما نویاداری 2024 تن پشکشکین بیسرمان بن. کمیته پەیوەندیەکانی دەرەوەی کۆمەڵبەکین کورد کە جەکە ڕاگەنرایەکی لەبارەی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و کۆمەڵکوژیشی لە بڵاو کردووە دەڵێ بێگومان ئەم هێرش و داگیرکاری و تورارانەی دەوڵەتی تورک بەرهەمی ئەقڵەتی قڕکردن و کۆمەڵکوژی کوردانە کە 100 ساڵە لەسەر گەلەکەمان پەیڕەوی دەبا و دەیەوێت ناوی کوردستان لەسەر نەخشەی گیان بسڕێتەوە کە جەکە بردومانەکەی دەوڵەتی تورکی لە شیلاتزێ کە بۆ هۆی شێتبوونی دوو هاوڵاتی بەتوندی شەرمەزار دەکا و دەڵێ ئەرک و بەرپرسیارەتی کۆمەلگا و لایەنە سیاسەکان و ڕێکخراوەکانی عێراق و هەرێمی کوردستانە کە لە دژی داگیرکاری دەوڵەتی تورک و خیانەتی پەدەکە هەڵوێستر ببڕن کە جەکامەژی بۆ شکورە پەدەکە دەستی خستۆتە ناو دەستی ئەردۆغان و هاکان فەیدان و کۆبوونەوە و دانیشتنیان لەگەڵ ئەنجام دەدا ئەمڕۆ پەدەکە نەک هەر بێدەنگەڵم تاوانانە بەڵکو ڕەوایەتی پێدەدا و پەردە پۆشان دەکا بۆ دەوڵەتی تورک خزمەتی دەوڵەتی فاشستەکان. فڕۆکەی بە فڕۆکانی دەوڵەتی تورک گوندی سکێنی سەربات و لانزێری لە شنگال بردومان کرد بۆ گوێرەی زانیاریەکان شەڕوانێکی یەکپەشە بە سەختی بریندار بووە. دەنە دەوڵەتی تورک لە ڕێگەی فڕۆکەی بە فڕۆکان و لەنزی خاڵێکی کینەکانی پاراستنی شنگال یەکپەشە لە گوندی سکێنی سەر بە شارۆچکەی تلەڤیزیۆنی شنگال بردومان ئەنجامدا و بە گوێرەی زانیاری سەرچاوەڕێمیەکان بووی بردومانەکە شەڕوانێکی یەکپەشە بە سەختی بریندار بووە بەڵام تا ئێستا فەرماندەگیشتی یەکپەشە هیچ بەیاننامەیەکی لەسەر و هێرشانە بڵاو نەکردووەتەوە. هێرش و بردومان و کردەوە تیرۆرەکانی دەوڵەتی تورک کە لە ناو خاکی هەرێمی کوردستاندا بەردەوامە ڕۆژ بە ڕۆژ هێرشەکان چڕتر دەکرێتەوە بەڵام تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێم و بەغدا و لایەنە سیاسەکانیشەوە بێدەنگێکی گشتی هەیە. جەمیل هەبرامی سەرۆکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی هەرێمی کوردستانیشدا لە لێدوانێکدا بۆ ئاژانسی ڕۆشنووی دەڵێ گەلی کورد بە یەکگرتووی ئەنجامدانی کۆنگرەی نەتۆیی دەتوانێت هەرێمی کوردستان بپارێزێ و ڕووبەڕووی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بوەستێتەوە. ئەوە شتێکە کە شتی مەبدەئیە لایەوان شتی عەقایدیە ئەمان ئێستش هەرێمی کوردستان بە ویلایەتی مووسڵ ئەزان وای بیرەکەنەوە کە لە ساکسپیکۆ ئەمانە زەعیب بوون لەژێر دەستیانە دەراتەوە لەبەرەوە فەرامۆشیان نەکرد و لە بیران نەچوەتەوە مەسەن تۆ باشیقە بۆ چی هاتەوە باشیقەوە پەقەی لێ نییە هاتووەتە لە پەنای مووسڵایە بەڵام سەید ئەوەیە عێراقیش قبوڵەکە عراقیش تا احتجاجی نکردو خۆسی پێشنەکردی سیادەیە ئەو قەی ناکا بڕین لێرە بە بیانی پەکەکەوە درۆنە تەقەمەندیە هجوومە دێهاتی وێران کردووە بەڵام خۆ باشیقە نەپەکەکەی لێ و نە هیچ شتێکی لێرە ناو باشیقە بەڵام هیچ قسەیەک ناکات و هیچ احتجاجی هەن ئەگەر ئێمە یەکگرتوو بین یەکێتیمان هەبێت تەبابین چۆن احتجاج کرا دژی ئێران کە موشەکینا بە ماڵی پێشلەوزەیەوە ئەوی شەید کرد لەگەڵ مناڵێکە ئەگەر ئێمە یەکێتیمان هەبێت دیسان توانین شار بکەین لە سەرین بەڵام کە تۆ قسەیە نەکەیت ئەویش یەز وردە ئەوان تەمۆحیشان هەیە ئەڵێن ئەبێ ویلایەتی مووسڵ بگرێتەوە سەر خاکی خۆمان ئەڵێ ئێمە زەعیب بوون ئەو کاتە بۆ ئەردۆغان خۆی قسەی کرد هینێکشان کرد لە کۆمکارێکیان دروست کرد بە ناوی کۆمکاری تروزمانەکانەوە 6 وڵات بوون جەبهەی تورکمانی لێرە و تورکەکانی شیمالی قوبڕوسیش ئەندامن تایە لە یەکەم کۆبوونەوەکەی بتاحیان کرد کۆبوونەکەی کرد وتی ئێمە ئەو کاتە زەعیب بوون زمانی ساکسپیکۆ 100 ساڵ مەفعولی ماوە دوای 100 ساڵ ئێمە مەخۆمان بچین شوێنەکەی خۆمان ئەچینەوە ئێ باشە ئەوە استراتیجی ئەوە
ئێستا ئەمڕۆ یەدرۆن ئەتەقێنێ یا یەکێ شەیدەکا و سیارێ بەس ئەدا و دارێ ئەبڕێ ئەگەر مەسلحەتی حزبی و شخصی فڕێدەنە ئەولاوە کوردانە بیرکردەوە بڵێ یەکێتیان هەبێت و کۆبنیە بکەن و مزەکرەیە دوای بنووسن بیدەن بە تورکیا بە قۆنسڵگەری تورکیا و ئەگەداری بکەن بڵێن ئەمە چیتر قبول ناکە میلەتەکەمە لێمە قبول ناکە قبول ناکەین لێتان کە ئەم شتانە بەردەوام بێت ئەویش مەجبور وازێنێت. مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەرۆ جەلان بەردەوامە لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جستی ڕێبەرۆ جەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 104مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکەش لە ڕۆژی 104میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەست پێ کردو تاوەکو ئێستاش بەردەوامە. لە ئاڤێکی هونۆن دژی گۆشەگیری توندی سەر ڕێبەرۆ جەلان بە پێشەنگایەتی تەفگەری ژنانی کوردی ئەوروپا چالاکی مانگرتن لە خواردن دەست پێ کرد و ژنان داوایان کردووە کە خاوەنداری لە بەرخۆدانی زیندانیان بکەن. مانگرتنەکە بە پێشەنگاتی تەفگەری ژنانی کوردی ئەوروپا تەژەکە لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بە بوونی 8 مارسەوە دەستی پێکرۆ بە گروپێکی سێکەسی و بە شێوەی نۆرەگیری لە وڵاتی فەڕەنسا بەردەوام دەبێت. وەک وی زانن ئیرۆ 103 ڕۆژە لە زیندانادا ji bo têjîta li ser serokatî were şikestin hevalê me zindana da greva birçîbûnê dane. Wek em jî jinên tevgerê azad li Avignon'a em jî dest greva birçîbûnê dikin. Bangavaziyekê min heye ji hevalê me li Avrupa jîn û ji ciwanê me ew jî tevlê vê çarekiyê binin. شاخەوانتەها یەکێک لە براکانی مامۆستا جیهان لە ڤیدۆیەکدا لە ڕێگەی نەخشەوە شێوازی تیرۆرکردنی مامۆستا جیهان ڕوون دەکاتەوە و دەڵێ هەموو ئەگەرەکان پێکەوە گرێ بدرێ بە تەواتی دەردەکەوێت کە تیرۆر کراوە. شاخەوانتەها چالاکوان و برای مامۆستا جیهان لە دیوانێکدا لەسەر نەخشە و باسکردنی توانای شۆفێریکردنی خوشکەکەی چەند بەڵگێکی بۆ پشڕاستکردنەوەی گومانەکان دەخاتە ڕوو. لە دیمانەکەدا شاخەوانتەها بە وردی باس لە توانای شۆفێریکردنی مامۆستا جیهان دەکا ئەو دەڵێ هەرگیز بۆ دەرەوەی شار نەدەچوو، هەروەها ناوچەی ڕووداوەکە شوێنەکە هەرگیز مامۆستا جیهان بۆی نەچووە و شارە زای نەبووە بە جەختکردنەوەی دەڵێ واتە بە تەواتی ڕفێنراوە. لە بەشێکی دیکەی ئەو دیمەنەدا دووپاتی کردوێتەوە کە جیانتەها هەرگیز بە شەو لە دەرەوەی هەولێر شۆفێری نەکردووە، گوایە لە بەردێکی داوە ئۆتۆمبیلەکەی وەرگەڕاوە. ئەمە سینارویە ئەگەر هەموو ئەگەرەکان پێکەوە گرێ بدرێ ئەوە بۆ ڕوون دەبێتەوە کە تیرۆر کراوە. پاش ڕەخنەگرتنی لە دەسەڵات لە بەرنامەی تەلەڤیزیۆنیدا لە شەوی 26 تشرین یەکەمی ساڵی ڕابردوو لە ڕووداوێکی سینارۆ بۆ داڕێژراودا جیانتەها مامۆستای وانەبێژ لە ڕووداوێکی هاتوچۆگیانی لەدەستا. هەر دوای ڕووداوەکەش خانوادەکەی ڕانگەیان کە مامۆستا جیهان تیرۆر کراوە. فەرماندەی گشتێکی نەکانی پاراستنی ژنیە پەشە بە بۆنی هەشتیادا ڕۆژی گیانی ژنانی کرێکار پامێکی بڵاو کردوێتەوە دەڵێ ڕۆژی هەشتی ئادا ڕۆژی گیانی ژنانی کرێکارە لە هەموو ژنانی گیان و هاوڕێی هەرە ڕاستی ژن ڕێبەر ئاپۆ پیرۆز دەکەن بە بۆنی ئەم ڕۆژە پیرۆزیادی هەموو شەیدانی ژنی ئازادی خواز دەکەینەوە و بەڵێنی سەرکەوتنی تێکۆشان دەدەین. فەرماندەی گشتی یەکینەکانی پاراستنی ژنان بە بۆنەی هەشتی ئادا ڕۆژی جیهانی ژنانەوە پەیامێکی پیرۆزبایی بڵاو کردەوە. یەپەژار ڕایگەیان ڕۆژی جیهانی ژنان لە هەموو ژنانی جیهان و هاوڕێ هەرە ڕاستی ژن ڕێبەراپۆ پیرۆز دەکەیت بە شانازیەوە وەک هاوڕێیانی ژنانی قارەمان لە بەرامبەر هەر جۆرە سیاسەتێکی پاکتاوکاری داگیرکاری و گۆشەگیری تێکۆشانمان بەرز دەکەینەوە. ئێمە لێرەوە لە ڕۆژاوای کوردستانەوە ئەو جێگەی کە تاریکی 1000 ساڵی تێدا بنەبڕکراو ئاڵای بەرخۆدانی ژنانی تێدا بەرز کرایەوە. سڵاو و عشقی خۆمان دەنێرین بۆ هەموو ژنانی تێکۆشەر لە جیهاندا. ژنان لە هەموو لایەکی جیهان بەرامبەر سیستەمی دەسەڵاتداری کە بە شەڕ دەستدرێژی و پاکتاوکاری خۆی سیستەماتیک کردەوە سەریان بەرز کردوێتەوە. لە چیاکانی کوردستان گەریلاکانی یەژاستار لە بەرامبەر چەکی کیمیایی و بەرخۆدانێکی مێژووی ئەنجام دەدەن. لە ئێران لە بەرامبەر هەموو دەستدرێژی لە سێدارەدان و زۆرداری لەسەر ژنان با ڕۆحیەتی ژینە ئەمینیەوە
ژنانی فارس و ڕۆژهەڵاتی کوردستان بە دروشمی ژن ژیان ئازادی داوای ژیانێکی بەشکۆ دەکەن لە ڕۆژاوا و باکووری سووریا لە بەرامبەر داعش. ژنانی کورد، عەرەب، سریانی، ئەرمەنی و ئاشووری لە ناو ڕیزەکانی یەپەژەدا خۆیان ڕێخستووە و لە هەموو گۆڕەپانەکانی ژناندا دەستکەوتەکانی شۆڕش دەپارێزن. بێگومان لە سایەی فکر و ڕامانی ڕێبەراخۆ کە بیرۆکەی ئازادی ژنە و ئێمەی گەیاند بەم ڕۆژە، هەر بۆیە شۆڕشی ڕۆژئاوا بە شۆڕشی ژن دەناسرێتەوە. ئەمڕۆ لەسەر ڕێگی خۆمان بۆ جەوهری خۆمان دەگەڕین و مێژووی ئازادی خۆمان بە تێکۆشان و ئازادی دەنووسینەوە. وەک یەپەژە مزگەنی بەهارێکی گەشتر دەدەین بە تەواوی گەلانی هەرێمەکە. هەموو گۆڕەپانەکانی ژن بە جەوهری ژن مانادار دەبن. ئەمینیدا و تەوای ژنێن بەرخەدێر ئەم پیرۆز دکەن و ئەم دەبێژن کە ئەم جیوەتی ژن ئەمێ لە دوو وابن و ئەم پشتگیریاوان دکەن. بەشێک لە چالاکوانانی ژنان لە هەرێمی کوردستاندا پێیان وایە لە هەرێمی کوردستان جیاکاری لە هەموو ئاستەکاندا هەیە. ناهۆشیاری کۆمەڵایەتی ڕێگریک گەورە بەرامبەر بە ژنان، هەناشوانی ڕۆژنامەوان و چالاکوانی بواری مافەکانی ژنان و ئەندامی بەشی تونند و تیژی دژی ژنانە. ئەو دەڵێ نەبوونی پاڵپشتی بۆ ژنان لە ناو خودی کۆمەلگا و دەسەڵاتی سیاسی و تێنەگەیشتنی دەسەڵاتی سیاسی ڕێگری گەورن لە بەرامبەر ژناندا. هەڵبەتە لە هەرێمی کوردستانە بارودۆخی ژنان بەپێی ناوچەکان و هاروەها بەپێی جۆری مامەڵەکردن بە تایبەتی مامەڵەکردنی یاسا و باری ئابووری لەگەڵ ژنانە و ئەم پەیوەندیە ڕاستەوانەیە یاخود پێچەوانەیە گۆڕانکاری زۆری بەسەرادێت. لە هەندێک ناوچە ئەبینین کە ژنان کاری تاقەت بڕوکێنەکان لە سای نەبوونی یاسای کارە و چەوسانەوەیان بەرامبەر ئەکرێ. بەگشتی بارودۆخێکە ئەگەر بڵێن لە ئاستێکدا ڕێژەی تونند و تیژیەکان کەمی کردووە، بەڵام لە ئاستێکی ترا پێشێلکاریەکان بەرامبەر بە ژنان زیاتی کردووە. چەندین جۆری پێشێلکاری هەیە، مردنیە پێشێلکاری ئەوە بێت کە لێدان بێ یاخود ڕاستە و خۆکوشتنی ژنان بێ، بەڵکو چەندین جۆری پێشێلکاری هەیە کە ژیانی ژنان بەرەو ئاسوودەیی ئەوە. من ئەمەوێ بەڵام هۆشیاری کۆمەلگا، چونکە ئەگەر کۆمەلگا هەمووی بە یەکەوە هۆشیار نەبێ، ژن بەڵێ هۆشیارە بەشێکی زۆر لە ژنان بە مافەکانیان ئەزانن و ئەزانن مافە یاسایی و دەستوریەکانیان چییە، بەڵام ئەو پێشێلکاریانە یاخود نەبوونی فرسەتەکان یاخود نەبوونی هەلەکان و ئەو ڕێگریانی کە لە بەردەمیانە هەیە، ئەومان پێ ئەڵێ کە ناهۆشیاری کۆمەڵایەتی ڕێگریەکی گەورەی لە خودی ژنان و خودی تاکەکانی کۆمەلگاش ئەکات بەرەو پێش بچن و بتوانن هەنگاوی باش بنن. هەر تایبەت بە هەواڵەکانی ژن و هەشتی مارسدا لە شاری سلێمانی بۆ پیرۆزکردنی ڕۆژە بە دروشمی ژن ژیان ئازادی پڕێپەوانێکی جەماوەری فراوان بەڕێوەچوو و بانگی یەکڕیزی و یەکخەباتی ژیانیان کرد و ئاماژان بە گرنگی سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتی باشووری بۆ باشووری کوردستان کە تێدا ژنان لە موبارەکاندا ڕۆڵ بگەڕن. و لە کەرکووکیش ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاک لە چوارچێوەی زنجیرە چالاکیەکدا بە بۆنی هەشتی مارسەوە بە هەمان شێوە باسییان لەوە کرد کە ببورن ژمارەی زۆر پۆستەر و وێنەی شەیدانی ژنانی شەیدانی پێشەنگی ئازادیان لە سەرتاسەری گەڕک و شوێنەگەشتەکانی ئەو شارە بڵاو کردەوە و لە مەخموریش هەر بە بۆنەی هەشتی مارسەوە ئاهەنگێکی بەرفراوان بەڕێوەچوو. لە سەرەتاوە ئێمە بەڵێنی بڵندکردنی تێکۆشانێکی مەزن دەدەین، هەروەها سەرکەوتنی شۆڕشی ژن ژیان ئازادی مسۆگەر دەکەین بە ڕوحی ڕۆزا لۆکسمبۆرگ و کلارا زەتکینەکان، بە ڕوحی لەیلاکان، ساراگان، ناگەهانەکان و ژینە ئەمینیەکان، بەرفین ڕێبازەکان و زەلالەکان، ڕێبواری خۆمان بەرەو ئازادی دژوارتر دەکەین. لە هەرێمی کوردستاندا تونند و تیژی دژی ژنان بەردەوامە و ژنان بە شێوازی جۆرا و جۆر ڕوبڕووی تونند و تیژی دەبنەوە. زۆر جار دەکوژرێن یان ناچار بە خۆکوشتن دەکرێت. ژنانی گەرمیانیش دەڵێن تونند و تیژی بەرامبەر بە ژنان دەکرێت بە پەروەردەی نەوەکانی داات و بەرکارکردنی یاساکانی تایبەت بۆ پرسە بنەبڕ بکرێت. ئەبیستین لێرە کەسێک خۆی کوشت، لەوێ کەسێک خۆی هەڵواسی، لەوێ کەسێک خۆی سووتاند، لەوێ کەسێک خۆی فڕێدایە خوارەوە. ئەمانە هەمووی دەرەنجامی ئەو ناتێگەیشتنەی کۆمەلگا و تاکی کوردیە لە ناو خێزانەکانە لە ناو کۆمەلگاکاندا کە دوجار ئێمە جارێکی تر تاک ئەبێ بە قوربانی بە زۆرترینیشیان ڕەگەزی مینەیە. بۆیە ئێمە ئەکرێ وەکو
حکوومەت ڕووکەینە حکوومەت بڵێن ئەبێ لە ڕووی پەروەردەیەوە بڵێن دەرسێکمان هەبێ وانەیەکمان هەبێ نەوەکانمان ئاشنا بکەین بەو جۆرە توندوتیژیانەی کە ڕۆژانە ڕوبەڕوویە بینەوە جۆری توندوتیژی ئێمە جەستەیمان هەیە دەرونیمان هەیە ئەهمالکردمان هەیە واتە پشتگوێ خستن گوێرە لێنەگرتن جۆرێکی توندوتیژیمان هەیە ئەو جۆرەی کە لە ڕووی مادیەوە بەخۆتە زانی بەداخەوە ئەم چەند ساڵە هەرێمی کوردستان بە قەیرانێکی زۆر ناخۆشاتەیە پەڕێ کە ئەمەی ژوای کردووە زۆربەی خێزانەکان لەبەر یەک هەڵەوەشێنەوە تیژی ئەگەر بڕێتەوە سەر خانەوادەیە خۆت خێزان بۆ ئەوەی کە ڕێگر بێ لەوەی کە ئایا توندوتیژی تیژی ئافرەتان بۆ ڕادەیە زۆر بۆ لە ئێستا یان نا ئەگەڕێتەوە سەر ئەوەی هەتاوەکو چەندێک ئافرەتەکە خۆی ڕێگرە بێ لەوەی کە ئایا ڕێگە بدات توندوتیژی تیژی بکرێت یا خودنا لە ئێستاە خۆشببختانە ینی هەستەکەم بەبەی بەهۆی سوۆشال میدیاوە جاران کە هەندێک ئەگەر زیاتر بوو بێ ڕێژەکەشی ئەوەندە دەرنەئەکەوت بەڵام ئێستا لەبەر ئەوەی شتەکان دیارن و ڕوونن زیاتر شتەکان ئەبیندێت ئەڵێ توندوتیژی کراوە بەڵام سواز بۆخوا هەستەکەم بەو ڕادەی جاران نییە چونکە ئەگەریش جاران هەبوایە لەبەر عیبە لەبەر ئەوەی کۆمەلگاکە بێدەنگ ئەبوون کب ئەبوون لەسەری بەڵام لە سنووری شارۆچکەی کۆیە بەهۆی چەند ڕووداوێکی هاتوچۆوە تەقینی غازەوە کەس بریندار بوون بۆی ڕووداوی تەقەکردنەوە کەسێک کوژراوە. شێروان جەلال جێگری بەڕێوەبەری تەندروستی شارۆچکەی کۆی سەر بە پارێزگای هەولێر بە ڕۆژنووسی ڕاگەاندووە لە چەند ڕووداویدا 9 کەس بریندار بوون و کەسێک کوژراوە. ئەو دەڵێت بەهۆی تەقینەوەی غازەوە ڕووداوی هاتوچۆوە ینی بەکۆی گشتی ڕووداوەکانەوە کەس ئەو دەڵێکە بریندار بوون. هەروەها ڕایگەاندووە لە سنووری شارەدەی تەختەقی سەر بە شارۆچکەی کۆیش لەسەر کێشەی زەویزار خوشکەزایەک تەقەی لە خاڵی کردووە و کوژراوە. تەرمەکەشی ڕەوانەی نەخۆشخانەی تەختەق کرا و دوای توێکاری تەرمەکەی ڕادەسی کەسوکاری کراوەتەوە. وەزارەتی ناوخۆی عێراق بڵاوی کردێتەوە لە هەرێک لە پارێزگاکانی بەغدا بابل و میسان تۆڕێکی تاوانکاری دەستگیر کراون و دەژڵێت تۆڕەکە پەکاتون لە 14 کەس تۆمەتبارن بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەرە و شەڕکردنەوە. وەزارەتی ناوخۆی عێراق لەبارەی ئەو تۆڕە تاوانکاریەوە ڕاگەنرایەکی بڵاو کردێتەوە دەڵێت تۆڕەکە پێکاتون لە 14 کەس تۆمەتبارن بە بازرگانی و بە مادەی هۆشبەر و شەڕکردن. لە سەرەتای ئەم ساڵەوە هێرشەکانی ببورن هێزەکانی عێراق دەستیان کردووە بە ئەنجامدانی ئۆپراسیۆنی بەردەوام بەسی دەستگیرکردنی باندە تاوانکاریەکان و لە سەی ئەم مانگەشتدا تۆڕێکی دیکەی مادەی خۆشبەرەکان دەستگیر کردران کە پێکاتبوون لە 12 کەس. میدیا عێراقیەکان بڵاوان کردوەوە سەلایانی سونەکانی عێراق کە پێکاتون لە سیادە ئیرادەی نیشتیمانی و عەزم ڕایکەوتون کە سالم عیسایی وەکو شوێنگرەوەی محەممەد حەلبوسی بۆ سەرۆکی پەرلەمانی عێراق دیاری بکەن. هەواڵەکەدا هاتووە سەلایانی سونەکانی عێراق کە پێکاتون لە سیادە ئیرادەی نیشتیمانی و عەزم ڕایکەوتون کە کاندیدێکی هاوبەش بۆ شوێنگرەوەی محەممەد حەلبوسی بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق دیاری بکەن. ئەماژە بۆ شکراو سێلایەنە بەبێ گەڕانەوە بۆ حزبی تەقەدوم بە سەرۆکاتی محەممەد حەلبوسی کاندیدێکیان بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان دیاری کردووە کەویش سالم عیساوی. ئەوش لە کاتێکدا پێشتر حزبی تەقەدوم بڵاوی کردێتەوە حەلبوسی سوورە لەسەر یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان بۆ مەبەستە. ڕۆژی ڕابردووی سەردانی چەندین بەرپرسی حزبی عێراقیەکانیان کردووە لەوانەش خەمیس خەنجەر و هادی عامری.